سەرکۆ سەحەر بەیانیتان باش بێت سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی ئازیزمان بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن سڵاویکی جوانتان پێشکەشەکەین بۆ هیواین بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشیتان هەبێت دەستپێکی ڕۆژێکی زۆر باش بێت بۆ هەموو لایەکتان بێگومان هەمیشە و بەردەوام دەستگای میدیایی کورسات خۆشبەختانە لە شاری سلێمانی سەرجەم چین و توێژە جیاوازەکان و لە هەمان کاتە خێزانە خۆشەویستەکان کۆئەکاتەوە بۆ ئەم ساڵیش دەستگای میدیایی کورسات خێزانە خۆشەویستەکانی لە بیر نەکردووە لەبەر ئەوەی ساڵانە بە ئەنجامدانی فستیڤالە تایبەتەکان ئەوێت زیاتر شاری سلێمانی ئاودانتر بکات زیاتر هاوڵاتیانی خۆشەویست ڕووبکەنە فستیڤالەکان لە هەمان کاتە گەشتیارانی ئازیزیش لە هەر چوار پارچەی کوردستان و هەتا لە وڵاتانی دەریشەوە کە سەردانی هەرێمی کوردستانەکەن خۆشبەختانە ساڵانە سەردانی ئەو فستیڤالانەکەن کە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری سەرەکی هەم فستیڤالەکەی هەم سەرپەرشتیار و ڕێخەری سەرەکی فستیڤالەکەشە بۆ ئەم ساڵ خۆشبەختانە دووەمین فستیڤالی دەروازی سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و کۆمپانیای سولێگەیت خۆشبەختانە دووەمین فستیڤال ساز ئەکرێت لە پارکی هەواری شار بێگومان ئەم فستیڤالە زیاتر لە 90 براند تێدا بەشداریان کردووە براندەکان دوجار لە زاری ئەو میوانەی کە میوانە لە لامان لەم بەشی بەرنامە بابزانین کێ بەشداری کردووە و ئامانج و مەبەستی سەرەکی دەستگای میدیایی کورساتیش هەمیشە و خۆشبەختانە بۆ کۆکردنەوەی تەواوی چین و توێژە جیاوازەکان و بۆ بەسەربردنی کاتێکی خۆشە بۆ ئەوەی خێزانەکان هەم خۆیان و خانەوادەکانیان بێن لە کەشێکی کراوە لە کەشێکی زۆر زۆر دڵگیر و دڵڕفێن و هەوایەکی پاک و جا ئێستا کەشەکەش گۆڕا و ئاو هەوا با بڵێن کەمێک خۆش بووە گۆڕانکاری بەسرا هاتووە ئەو گەرمایی مانگی حوت و هەژ نەماوە خۆشبەختانە کەش و هەوایەکی زۆر زۆر فێنک هەیە بۆی خێزانەکان نەتوانن بێن لە پارکی هەواری شار هەم کاتێکی خۆش بەسەربەرن هەم سەردانی تەواوی ئەو براندە جیاوازانە بکەن کە خۆیان مەبەستیانە سەردانیان بکەن و لە نزیکەوە بیان بینن جگەلەوەش چەندین چالاکی جیاوازی میوزیک و گۆرانی و هونەرمەندی دەنگخۆش لە نێو فستیڤالەکەیە ئامادەن چەندین گۆرانی زۆر زۆر با بڵێن گۆرانی زۆر زۆر تایبەت و بەچێش پێشەشی میوانان و ئامادەبوانی خۆشەویستیەکەن فستیڤالی دەروازی سلێمانی بۆ ماوەی 8 ڕۆژ لە پارکی هەواری شار با بڵێن بەردەوام ئەبێت ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی فستیڤالەکەیە لە کاتژمێر 6 ئێوارە تا درەنگانێکی شەو با بڵێن دەرگای هەواری شار دەرگای واڵایە بە ڕووی تەواوی هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیارانی ئازیزە لە 4 ئەیلول تاوەکو 11 ئەیلول ئەم فستیڤالە بەردەوامی ئەبێت لەبەرەوە چاوەڕوانی تەواوی میوانە خۆشەویستەکانەکەین کورسات هەمیشە ئەوێت جیاوازیەکان پیشاندات خۆشبەختانە لەم بەشی بەرنامە کاکژیار بەختیار کابەڕێزیان سەرپەرشتیاری فستیڤالی دەروازی سلێمانی لە کۆمپانیای سولێگەیت لەگەڵمانە هەندێک زانیاری بە ئێمە و بە ئێوەشە بەخشێ بابزانین سوپرایزە جیاوازەکان لە نێو ئەم فستیڤالەیە چی لە خۆ ئەگرێ کاکژیار ئەرکێشی سپاس بۆ ئامادەبوونت بەخێربێ زۆر زۆر سپاس دەکەم هەر سەرەتا بە دەستپێک لەوە دەست پێ بکەم دووەمین فستیڤالی دەروازی سلێمانی خۆشبەختانە دەستگای میدیایی کورسات بە هەمانگی لەگەڵ بەڕێستانە بۆ دووەم ساڵ ئەم فستیڤالی ڕێخستووە چی تێ لەسەر ڕێخستنی تاوی فستیڤالەکە کە ئێوە کورسات ئەم کارەتان کردووە بەڵێ سەرەتا منەوێت دەستخۆشی لە کەناڵی کورسات کەم کە هاوکارمان بۆ هەمیشە لەم فستیڤالەیە لەم فستیڤالانەیە کە کردومانە و کورسات هەمیشە ماڵی هەمووان بووە و گەوری خۆیان نوانوە کە لەگەڵمانە لێرە بەشدارن بۆی کەشێکی جیاواز بۆ خەڵکی سلێمانی و چواردەوری دابینکەین بۆ گەشتیارانی کە ڕوو لە سلێمانیەکەن لەم کاتەیە بە تایبەتی کە وردە وردە کەش و هەواکە بەرەو فێنکی ڕات بۆیە زۆر زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کەشتێکی تایبەت بۆ جاری دووەم پێشکەشی سلێمانیەکەی ئینشەڵڵا لەم شەو کاتژمێر 6 لە ئێوارە کاتژمێر 6 ئێمە چالاکیەکانمان لە دووەمین فستیڤالی دەروازی سلێمانی دەست بە کارەبن و ئینشەڵڵا شتێکی جوان پێشکەشەکەین کەمێک باسی ئامانج و مەبەستی دووەمین فستیڤالم کرد پێم خۆشە ڕوونکردنەوەی زیاترمان بیتێ چەند ئامانجێکی جیاواز لە خۆگرە ئەم فستیڤالە تەنیا کۆکردنەوەی خێزانەکان و چین و توێژەکانی بەڵکو هەندێک ئامانجی تریشی لە پشتەوەی پێم خۆشە بەڕێزە ئاماژی پێ بڵێ وەکو ئاماژم پێدایمە تەبەن یەکەم شدەوەیە کە کەشێکی تایبەت دابینەکەین خەڵکی گێت لێرە
براندەکان بەجارێک بە هەموو براندەکان لێرە بینێت کە وەکو ئاماژوو پێیان نزیکەی 90 براند زیاتر لە 90 براند لەگەڵمانە بەشدارن و براندەکان هەمە چەشنن. ئێمە دایمەن دەواازەی سلێمانی بەوە ناسراوە کە دەواازەیە کە بوو هەموو براندەکان لەبەرەوە وامان ویستووە کە دایمەن لە فیسیڤالەکانمانە لە چالاکیەکانمانە هەمە چەشنەی پێوە بێت بۆیە کە کەسێک گێتێرە سەردانیکارێک گێتێرە ئەتوانێت بەجارێک زۆربەی براندە دیارەکانی سلێمانی ببینێت و لەگەڵیشیا چەندین کۆمپانیاوانی تر ببینن کە لێرە بەشداریەکەن و هەروەها هەموو شەوانێک ئێمە چالاکی جیاوازمان هەیە چالاکی کۆنسرتمان هەیە خەڵات و دیاریمان هەیە کە ئەمانە کەشێکی جیاواز دروستەکات چەندین جیاوازی هەیە بۆ خەڵکە ڕوو لە فیسیڤالەکە بکات. کاک ژیار هەمیشە و خۆشبەختانە دەستگای میدیای کورسات کە ساڵانە فستیڤاڵی هاوشێوەی ئەم جۆرە فستیڤاڵانە ساز ئەکات تا چەندە بە شێوازێکی زۆر باش دەنگدانەوەیکی باشیە بێت لە شاری سلێمانی و خۆشبەختانە لە دوای تەواوبوونی فستیڤاڵەکەش ڕەنگە جۆش و خڕۆشێکی زۆر لە نێوان هاوڵاتیانە هەبێت باس و خواسە بێت لەسەر ئەوەی کە ئەم فستیڤاڵانە بەردەوامی زیاتری پێ بدرێت. ئەم ساڵ جیاوازیەکەتان چی کردو بە بەراورد لەگەڵ پارساڵە؟ بەڵێ بەنسبەت ئەم ساڵەوە ئێمە ئەم ساڵ پارساڵ ئێمە لە سلێمانی لە بۆ سەری ساڵ فستیڤاڵ یەکەممان کرد زیاتر لە 300,000 کەس سەردانی کردین کە ژمارێکی مێژووی تۆمار کرا و لەبەرەوە ئەم ساڵ بیرمان کردو کە بینە شوێنێکی گەورەتر و زائیدەن براندەکان زیاترکەین چالاکیەکان زیاترکەین بۆیە ڕوومان لە هەواری شار کرد و هەواری شار خۆتان نەزانن شوێنێکی گەورە و فراوانە و زائیدەن هەواکەی فەرقی هەیە لەگەڵ تەواوی سلێمانیە بەپێی شوێنی جوگرافیەکەی لەبەرەوە بیرمان کردو کە بینە هەواری شار و شتێکی گەورەتر پێشکەشی خەڵکەین و بیرمان لەوە کردوێتەوە کە ئەو لۆدی کە هەمان بێ لێرە خەڵک بتوانێت بە ئیسراحەت هاتوشۆکە لە هەموو پارچەکانی فستیڤاڵەکەیە و بەرێکەوتن ڕوونایدت. باسی ئەوەت کرد کە کەمکردنەوەی لۆت بێ بۆی بینەرانی خۆشەویستیش ئێستا کە بینەری شاشە جوانەکەی کورساتن ئاگادار بن ئێوە بەپی ناونیشانەکە بێت ئاماژەتان بەوە کردووە لەکیەوە هاوڵاتیان سەردانی کاتن ناو پارکی هەواری شار بۆی بە ئاسانترین شێواز شوێنەکە بدۆزنەوە و هەمان کاتە ڕێکارەکانی تر تا چەندە بە شازێکی باش ئامادەکاری بۆ کراوە. ئێستا بینین بەیانی سووە ئامادەکاریەکی باشەکرێت بۆ بەڕێوەچوونی فستیڤاڵەکە ڕێکارەکانی ترچیە هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی ئەوەی کە دابینکردنی شوێنی دانیشتن بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆی کەشێکی ئارام بەسەر بەر. بەڵێ ئێمە هەر لە دەرگاکەی هەواری شارۆکە داخڵە بیت ئێمە ستافمان دابین کردووە بۆی کە ڕێڕەوەکانی هاتوچۆ ڕێخەن بۆی کەس کێشی هاتوچوی بۆ دروست نەبێ تەبەن بە زۆر سپاسەوە بە هاوکاری هێزەکانی ناوخۆ ئاسایش هاتوچوی سلێمانی بەرگری شارستانی و زایدەن هەموو ئەو هاوکارانی ترکە لەگەڵمانان فریاکەوتنی سلێمانی ئەمانە هەمووی لێرە وجودیان نەبێت هەمووی هاوکارە بن بۆی فستیڤاڵێکی سەرکەوت و پێشکەشکەین و زایدەن هەموو ڕێڕەوەکان تایەتە ناو فستیڤاڵەکە دیاری کراوە بۆ سەردانیکاران کە بزان لە کوێ داخڵە بن چەندین دەواازەمان کردوتەوە لە ناو فستیڤاڵەکە بۆی خەڵک لە شوێنێکەوە داخڵ نەبێت لە چەندین شوێنەوە داخڵە بێتە ناو فستیڤاڵەکە و بەنسبەت ناو فستیڤاڵەکەشەوە ئێمە تەبەن هەر کەسێکە لەگەڵمانە بەشدارە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە ئەبێت ڕێنمایەکانی قایمقامەتی سلێمانی جێبەجێ بکات جەختمان لەو کردوێتەوە کە ئەبێت لێرە هەموو مەرجەکانی سەلامەتی و تەندروستی جێبەجێکەن بۆ ئەوەی کە هیچ کێشەیەکمان نەبێت لە ناو فستیڤاڵەکەیە و هەمویان کەسی براندی بەناوبانگن هەمویان بڕواننامەی تەندروستیان هەیە اینجا ئەو کاتە لەگەڵ ئێمە بەشدار بن لێرە بن و بۆ شوێنی دانیشتنیش ئێمە شوێنی دانیشتنمان داناوە مێز و کورسی و هەموو شتێکمان دابینکرۆ کە خەڵک لێرە بتوانێت بە ئیسراحەتی خۆی کاتەکانی بەسەر بێت. یەکێکی تر لەو خاڵانە دیاریکردنی نرخ بۆ سەرجەم ئەو براندانەی کە لەم فستیڤاڵەیە بەشدارن نرخەکان هەریەکەی بە جۆرێکە یان هەمووی نرخێکی جێگیری هەیە بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست بتوانن سوودمەند بن لە تەواوی کۆشکەکان کە سەردانیەکەن. بەڵێ بەنسبەت نرخەوە ئێمە لە فستیڤاڵەکانمانە ڕەچای ئەو بارودۆخی خەڵکەکەین بۆیە بە هاوکاری هەموو براندەکان بە تایبەتی ئەو براندانی کە خواردن و خواردنەوەن لەگەڵمانە هاوکارن کە نرخەکانیان بە هیچ جۆرێک بەرز ناکەنەوە بگرە کەمیش یەکەنەوە ینی زۆربەی براندەکانمان هەیە کە لە سای 20 لە سای 25 لە سای 15 دیسکاونتیان کردو لە کەلوپەلەکانیانە لەبەرەوە ئێمە ئەم نرخانەمان کەم کردوێتەوە و زائیدەن لەگەڵیشیا چەندین کۆمپانیا و چەندین شوێنمان هەیە کە خەڵات و دیاریات شوێنمان هەیە لەگەڵ خەڵکەکان کڕێرەکانی خۆیانە چاڵنجی خۆیانیان هەیە
هەر کەسێ سەردانیانەکە خەڵاتیان بووی هەیە چەندی شوێنمانە هەر لە ئێستاوە لە سوۆشال میدیاکانی خۆیانەوە دەستیان کردو بە خەڵات و دیاری ئەومانە بارودۆخەکە ڕەچاو کراوە کە کەمترین نرخ کە ئەگەر بەڕێستان مەسەلەن بۆنە کڕیارەکان سەردانی مەطعەمەکە بکەن بە نرخێکە لێرە لەو نرخە کەمترە بۆی بتوانن هەمە چەشنی خواردنەکان تاقیکەنەوە لەگەڵ کافەکانیشە. کۆتا پرسیارەکەم کاک ژیار بۆی بەڕێزیشان کار و ئیش و کاری زیاترتان هەیە ماندوو نەبن دوا پەیامی بەڕێستان چی ئەبێ لەسەر فستیڤالەکە و تا چەندە خاوەنکارێکی باش لەم جۆرە فستیڤالانەیە ئەتوانن سوودمەند بن بە بەراورد لەگەڵ ئەوەی کە ڕەنگە خاوەنکارێک لە شوێنێکان نتوانێت ساختکردنەوەی تاوا بۆ بەرهەمەکانی بکە لە ڕێگەی ئەم جۆرە فستیڤالانەوە ئەتوانێت بەرهەمەکانی زیاتر بناسێنێت و لە هەمان کاتە هاوڵاتیانیش بەیەکەوە لە ڕووی پەیوەندیەکی کۆمەڵایەتی باشە و لەم جۆرە فستیڤالانەیە ڕنگدانەوەی بێت. بەڵێ بەدڵنیایی ئێمە بۆ خاوەنکارەکان لێرە وەکو باسمان کرد زیاتر لەنەوە براندمان هەیە لێرە بەشدارن براند و کافێ و عقاراتمان هەیە دکتۆرمان هەیە سەیدەلی لێە ماحەدی لێە ینی هەمە چەشنەیە فستیڤالەکە و لێرە ئێمە محاولەمان کرۆ تا بتوانین زۆرترین براند بێن لێرە نمایشی کاڵەکانی خۆیانیان بکەن بۆی سەردانیکەران بزانن کە شێواز و کوالیتی شتەکانیان چییە و دواتر سەردانی شوێنەکانیان بکەنەوە و هەر لەسەر قسەی جەنابەت ئێمە هەر لە ئێستاوە چکە شوێنەکانمان تەواو بوو هەمووی خەڵک براندەکان تر پەیوەندیەکەن داوای فستیڤالی داهاتووەکەن ئەڵێکەکەی فستیڤالی داهاتووەکەن بۆی کە ئێمە لە ئێستاوە ناو تۆمارکەین و بەشدار بین لە فستیڤالی داهاتووتانە. زۆر باشە بیریشمان نچێت کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە ڕۆژی مەولووە و لە کاتژمێر حوتی ئێوارە و سپرایزەکەشمان وێت بەڵام بۆ جارێکی تر لە پەیامی بەڕێستەوە هاوڵاتیانی ئازیز ئاگادار بن سپرایزێکی زۆر جیاوازێ وایە؟ بەڵێ ئێمە ڕۆژانە سپرایزمانە بێت لە کاتژمێر 6 کە کردنەوەی فستیڤالەکەی خەڵک تەبەن ناتوانێت پێشتری سەردانکە لە کاتژمێر تا 6 تا 12 شەو ئێمە چالاکیمان هەیە بە بێوەستان چەندین چالاکی جیاواز هەیە لێرە بەڵام ئەمڕۆ بۆ یەکەم ڕۆژ باسی و سپرایزەکەین کە مەولومان هەیە مەولویەکی گەورەمان هەیە بە دەنگی مامۆستا شادومان و تیمی هاوکارانی و لەگەڵیشیا سوپرایزێکی ترمان هەیە کە لێرە هەر کەسێ سەردانی ئێراکات ناوی خۆی نووسێت و ناوچێتە تیرروپشکێکەوە بۆ ئەوەی ناوچێتە سەر ستەیج لە هەر لەم شەوە کەسێک هەڵبژێرین کە بێتە خاوەنی ئەمرەیەک بە دیاری بەبێ بەرامبەر هیچ شپارەیەک نایە پێویست ناکە هیچ شتێکە تەنها نای خۆی لێرە تۆمارەکە و ناوچێتە تیرروپشکەکە و کەسێک بێتە خاوەنی ئەمرەیەک ئیشەڵا بێ بنسیبێ و کەسی کە پێویستی پێێتی لە خزمەتەن مەمنوو زۆر سپاس سەرچاو مەمنوو سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ زۆر بەڕێز کاک ژیار بەختیار کە بەڕێزیان سەرپەرشتیاری دومین فستیڤاڵی دەروازەی سلێمانی لە کۆمپانیای سولی گەیت سپاس بۆ وتەکانی بەڕێزیان بێگومان خۆشبەختانە هەموو پەیامەکانی زۆر ئەرێنی بوو لایەنێکی زۆر باشی هەیە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ شاری سلێمانی بیریشمان نەچێت لە ڕووی ژێرخانی ئابووری بۆ ژێرخانی ئابووری ناوخۆ کاریگەریکی زۆر باش لەسەر ناوخۆی وڵات دروست ئەکات دوارەی ئەەکەینەوە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و کۆمپانیای سولیگەی دومین فستیڤاڵی دەروازی سلێمانی لە پارکی هەواری شار بەڕێوە دەچێت بۆ ماوەی 8 ڕۆژ ئەمڕۆ کاتچواری ئەیلولە تاوەکو 11 ئەیلول بەردەوامی ئەبێت و بە چەندین چالاکی جیاواز و میوزیک و گۆرانی و چالاکی یاری کوردەواریش بەشێکی گرنگی فستیڤاڵەکەن خۆت بێبەش مەکە لە تەواوی ئەو ڕۆژانەی کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە لە پارکی هەواری شار بەڕێوە دەچێت